گەرموگەشتین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی زانکۆی زانستە پزیشکیەکانی تاران بەرامبەر بە سنووردارکردنی ئینتەرنێت، لە سێدارەدانی 4 زیندانی لە ئیسفەهان، هێرشی درۆنی ڕژیمی ئێران بۆ سەر نەوت هەڵگرێک لە گەروی هورموز، زیانی بەرفراوان بە ژێرخانە ئاویەکان بەهۆی شەڕی ئەم دواییەوە و پشتگیری نوێنەرانی پارلەمانی ڕژیم لە دەستگای دادوەری بەهۆی لە سێدارەدانی خۆپیشاندەران. ناڕەزایەتی زانکۆی زانستە پزیشکیەکانی تاران بەرامبەر بە سنووردارکردنی ئینتەرنێت. سەرۆکی کۆلێژی پزیشکی زانکۆی زانستە پزیشکیەکانی تاران ناڕەزایەتی خۆی بەرامبەر بە سنووردارکردنی دەستڕەسی بە ئینتەرنێت و کاریگەریەکانی لەسەر چالاکیە زانستیەکانی مامۆستایان دەربڕی. بە وتەی سەرۆکی کۆلێژەکە، مامۆستایان لە ناو زانکۆدا ناچارن بۆ بەکارهێنانی ئینتەرنێت لە نەوبەدا بوەستن و بە نۆرە بەکاری بهێنن. لە دەرەوەی زانکۆش بە تایبەت لە شەودا دەستڕەسی بە ئینتەرنێت بە تەواوی تووشی ئاستەنگ بووە. ناوبراو بە جەختکردنەوە لەسەر پێویستی دەستڕەسی بەردەوام و بێسنوور بۆ سەرچاوە زانستیەکان، ئەم دۆخە بە گرفت لە بەردەم پەروەردە، توێژینەوە و پەیوەندیە زانستیە نێودەوڵەتیەکانی زانی و خوازیاری باشترکردنی ژێرخانە پەیوەندیەکان بوو. لە سێدارەدانی 4 زیندانی لە ئیسفەهان، بەپێی راپۆرتەکان، ڕۆژی دووشەممە 14 گوڵان حکمی لە سێدارەدانی 4 زیندانی لە زیندانی ناوەندی ئیسفەهان جێبەجێ کراوە. ناسنامەی ئەم کەسانە بریتین لە پەیمان و محەممەد ڕەزا محەممەدی کە هەردووکیان برای یەکترن، عەباس ڕەحیمی ئازەر و مەهدی بادفەر. دەوترێت ئەم کەسانە پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەست لەلایەن دەستگای دادوەریەوە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرا بوو. شایانی باسە کە زانیاری زیاتر سەبارەت بە شێوازی بەڕێوەچوونی دۆسیەکان کاتی جێبەجێکردنی حکومەکان یان دەستڕەسی ئەم کەسانە بە پارێزەر و قۆناغەکانی دادگاییکردن بڵاو نەکراوەتەوە. هێرشی درۆنی ڕژیمی ئێران بۆ سەر نەوت هەڵگرێک لە گەروی هورموز. ئیماراتی یەکگرتووی عەرەبی ڕۆژی دووشەممە 14 گوڵان لە بەیاننامەیەکدا هێرشی درۆنی ڕژیمی ئێرانی بۆ سەر نەوت هەڵگرێک سەر بە کۆمپانیای ئادنۆک لە گەروی هورموز ئێدانە کرد. لە بەیاننامەی ئەم وزارەتەدا کردنە ئاماندی کەشتیوانی بازرگانی و بەکارهێنانی ئەم ڕێڕەوە استراتیژیە وەک ئامرازێکی فشاری ئابووری بە دزی دەریایی لەلایەن سوپای پاسدارانەوە وەسف کراوە. لەگەڵ ئەوەشدا ڕایگەیاندووە کە لەم ڕووداوەدا کەس زیانی پێ نەگەیشتووە. پێشتر ڕێکخراوی ئۆپراسیۆنی بازرگانی دەریایی بریتانیا هۆشداری دابوو کە نەوت هەڵگرێک لە نزیک ئاوەکانی ئیمارات بە موشک یان فڕۆکەیەکی بێفڕۆکەوان کە سەرچاوەکەی نادیارە کراوەتە ئامانج. هاوکات راپۆرتێکی دیکە دەربارەی کردنە ئامانجی کەشتیکی گەروی بارهەڵگر لەلایەن چەند بەلەمیکی بچووکەوە لە دووری نزیک کەناراوەکانی ئێران لە کاتی تێپەڕین لە گەروی هورموز بڵاو کراوەتەوە. زیانی بەرفراوان بە ژێرخانە ئاویەکان بەهۆی شەڕی ئەم دواییەوە. وتەبێژی پیشەسازی ئاو لە ئێران ڕایگەیان کە لە جەریانی شەڕی ئەم دواییەدا زیاتر لە 400 شوێنی ژێرخانە ئاویەکانی وڵات زیانیان بەرکەوتووە. بە پێی راپۆرتەکان، لە ئەنجامی ئەم زیانانەدا ڕێڕەوی ئاوی نزیکەی 50,000 هاوبەش تێکچووە. ئەم دۆخە بووەتە هۆی ئەوەی پێشکەشکردنی خزمەتگوزاریە بنەڕەتیەکان لە کەرتی ئاودا بۆ نزیکەی 1,500,000 کەس و لە کەرتی ئاوەڕۆدا بۆ نزیکەی 1,700,000 کەس تووشی کێشە بێت. لەم راپۆرتەدا زانیاری زیاتر دەربارەی ناوچە زیان لێکۆتووەکان یان بڕی زیانە داراییەکان نەخراوەتە ڕوو. پشتگیری نوێنەرانی پارلەمانی ڕژیم لە دەستگای دادوەری بەهۆی لە سێدارەدانی خۆپیشاندەران. 63 نوێنەری پارلەمانی ڕژیم بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دەستخۆشیان لە کارکردی دەستگای دادوەری کۆماری ئیسلامی کرد سەبارەت بەو ئەعدامانەیە کە پەیوەندیان بە خۆپیشاندانەکانی مانگی بەفرانبارەوە هەیە. لەم بەیاننامەیەدا داوا لە غوڵام حوسێن موحسێنی ئێژەیی سەرۆک دەستگای دادوەری کراوە کە بە شێوەیەکی جددی ئاشکرا و پند ئامێز لەگەڵ ئەو پرسە هەڵسوکۆت بکات.
هەروەها بەپێی راپۆرتە بڵاوکراوەکان لە 27 ڕەشەمەی 1404 هەتاویەوە تا ئێستا لانی کەم 28 زیندانی سیاسی کە 13 خۆپیشاندەری دەستگیرکراوی مانگی بەفرانبار و 15 زیندانی سیاسی دیکە دەگرێتەوە لە سێدارە دراون. ئەم نوێنەرانە لە بەشێکی دیکەی بەیاننامەکەیاندا سوپاسی هێزە چەکدارەکانی ڕژیمیان کردووە و خوازیاری بەردەوامبوون لەسەر ئەرکە سەربازیەکان و لێدانی گورزی کوشەندە لە ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانیان بوون. ڕێکۆرد شکاندنی $9 لە بازاڕی ئازادی تاران. لە مامەڵەکانی ڕۆژی دووشەمە 14 گوڵان نرخی دولاری ئەمریکا لە بازاڕی ئازادی تاران گەیشتە زیاتر لە 188,000 تمەن و ژمارەیە کە نیشاندەری بەردەوامی ناجێگیری بەرچاو و دابەزینی بەهای دراوی نیشتمانی ئێرانە. بەپێی داتاکانی بازار نرخی دولار کە دوێنێ لە دەوروبەری 187,200 تمەن مامەڵەی پێوە دەکرا ئەمڕۆ گەیشتوتە نزیکەی 188,270 تمەن و ڕێژەیەکی پێوانەی تۆمار کراوە. بەراوردەکانی 10 ڕۆژی ڕابردووش نیشانی دەدات کە نرخی دولار گەشەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و زیاتر لە 20% زیادی کردووە. شارەزایان هۆکارەکانی دەگەڕێنەوە بۆ زیادبوونی گرژیە سیاسیەکان، نادڵنیایی ئابووری و سنوورداربوونی دراوی بیانی. دیاریکردنی سنووری کۆنتڕۆڵ لە گەروی هورمۆز لەلایەن سوپای پاسدارانەوە. سوپای پاسدارانی ڕژیم ڕۆژی دووشەمە 14 گوڵان ڕایگەیاند سنووریکی نوێ لە گەروی هورمز کەوتووەتە ژێر کۆنتڕۆڵی زیرەکی هێزە چەکدارەکان. بەپێی ئەم بەیاننامەیە ئەم سنوورە لە باشوورەوە لە هێڵێکی نێوان کێوی مبارەکە لە ئێران و باشووری فۆجەیرە لە ئێماراتی یەکگرتووی عەرەبی و لە ڕۆژئاواوە هێڵێکی نێوان کۆتایی دوورگەی قیشم و ئومولقەیوون دەگرێتەوە. ئەم ڕاگەیاندنە لە کاتێکدا کە دۆناڵد ترامپ باسی لە دەستپێکردنی هەڵمەتێک بۆ ناردنی پرۆژەی ئازادی بۆ دابینکردنی تێپەڕبوونی سەلامەتی کەشتیەکان لەم ڕێڕەوەدا کردووە، هەروەها فەرماندەیی ناوەندە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاندووە کە جگە لە کەشتیە جەنگیەکان زیاتر لە 100 فڕۆکە و 15,000 هێزی سەربازی پشگیری لەم ئەرکە دەکات. دیداری چالاکانی مەدەنی و مامۆستایان لەگەڵ سەعید مەدەنی دوای ئازادبوونی لە زیندان. کۆمەڵێک لە مامۆستایان و چالاکانی مەدەنی بە ئامادەبوونیان لە ماڵی سەعید مەدەنی توێژەری کۆمەڵایەتی ئازادبوونی ناوبراویان لە زیندان بەرز نرخاند و ڕێزیان لە کار و چالاکیە مەدەنیەکانی لە بوارەکانی وەک ئازادیخوازی، عەداڵەتخوازی و بەدواداچوون بۆ داواکاریە کۆمەڵایەتیەکان گرت. بەشداربووان هەروەها جەختیان لەسەر ڕۆڵ و خۆڕاگری ئەو خێزانەکەی کردووە لە بەرامبەر فشار و زەخت و زۆرەکان بەهۆی چالاکە مەدەنیەکانی و ئەو هەوڵانەیان بەرز نرخاند. هۆشداری دەروون پزیشکان سەبارەت بە لێکەوتەکانی پشڕانی ئینتەرنێت لە ئێران. ئەنجومەنی زانستی دەروون پزیشکانی ئێران بە بڵاوکردنەوەی هۆشداریەک ڕایگەیاند بەردەوامی پشڕان و سنووردارکردنی ئینتەرنێت لە ئێران لێکەوتەی دەرونی و کۆمەڵایەتی جدی لێ دەکەوێتەوە. بە وتەی ئەم ئەنجومەنە ئینتەرنێت بۆتە یەکێک لە پایە سەرەکیەکانی ژیانی ڕۆژانە و تێکچوونی دەستڕەسی پێ دەبێتە هۆی زیادبوونی فشاری دەرونی، هەستکردن بە نادادی و کەمبوونی متمانەی گشتی. ناوبراو هۆشداریدا کە بەردەوامی ئەم دۆخە بە تایبەت لە کاتی نەبوونی شەفافیەتدا دەکرێت لە بابەتێکی کاتی تێپەڕێت و ببێتە قەیرانێکی کۆمەڵایەتی، قەیرانێک کە یەکێک لە لێکەوتەکانی بریتی دەبێت لە لاوازبوونی پەیوەندی و ئامادەیی ئێرانیان لە گۆڕەپانە جیهانیەکاندا. دووە هەواڵمان سەبارەتە بە بەردەوامی هێرشەکانی ڕژیمی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان. وتەبێژی سوپای ئیسرائیل ڕایگەیاند لە باشووری لوبنان هێزەکانی ئەو وڵاتە چەندین ئامانجی پەیوەندیدار بە حیزبوڵای لوبنانیان تێشکاندووە و دە ئەندامی ئەو گروپەیان کوشتووە. بەپێی ئەم راپۆرتە سوپای ئیسرائیل سەکۆیەکی هەڵدانی موشکیان تێکشکاندووە، هەروەها چەندین ژێرخانی سەربازی شوێنی هەڵگرتنی چەک و باڵەخانەی سەر بە حیزبوڵاش کراونەتە ئامانجی هێرشەکان. ڕژیمی ئیسرائیل ئیدعای کردووە کە ئەم ئۆپراسیۆنانە بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەکان دژی هاوڵاتیانی ئەو وڵاتە بەردەوام دەبێت و ئەم هەنگاوانە لەسەر بنەمای ڕێنماییەکانی ئاستە سیاسیەکان ئەنجام دەدرێت. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.